بۆچی هەندێک میدیای ناوخۆیی دەیانەوێت دەستکەوتەکانی سەرۆک وەزیران هەرێمی کوردستانیش بخەنە سەبەتەی حکوومەتی عێراق کە وەزیری دارایی حکوومەتە وەزارەتەکەشی بە پلان بژێوی خەڵکی کوردستانە بڕن و لە ماوەی ڕابردووشدا ئامادە نەبوون مامۆستایانی وانە بێژدا بمەزرێن سڕایەوە لە حکوومەتی عێراقدا لە ماوەکانی ڕابردووە زیاتر لە 1 ملیۆن کەس دامەزرێنراوە بەڵام کەسێکیش بۆ هەرێمی کوردستاندا نەمەزرێنراوە. ئەم پرسە گفتوگۆکەم لە گەڵ بەڕێز دکتۆر ئالان حەمەسعید وەزیری پەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ستودیۆ میوانمە. دکتۆر بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوون. هەروەها 4 میوانی دیکەمان هەیە ئەوانی شەریەکە لە بەڕێز جەزا شێخانی نوێنەری مامۆستایانی وانە بێژ لە سلێمانی، هەروەها محەممەد کەمال نوێنەری مامۆستانی وانە بێژ ئەویشە لە سلێمانی و لەگەڵماندا بەڕێز کارۆخ عەبدوڵڵا نوێنەری گشتی مامۆستانی وانە بێژ لە چوار قوڕناوە، هەروەها بەڕێز دیار حوسنی نوێنەری مامۆستانی وانە بێژ لە بادینان لە ستودیۆکانی دووەکە لەگەڵماندا. ئێوەش بەخێر بێن، دواتر دێمە لای بەڕێستان. دکتۆر شتەکە ڕوونە، بڕیارەکە ڕوونە کێ داوێتی چۆن دراوە، بەڵام دەمەوێت جارێکی دیکەمە ڕوون بکەینەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان چێم بڕیارەی دا و لە بەرژەوەندی کێ بوو. زۆر سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان، سپاس بۆ بینەرە بەڕێزەکانی کوردستان 24 و سڵاو و ڕێزیش بۆ ژمارەیەک لەو مامۆستا بەڕێزانی کە نوێنەری مامۆستایانی وانەبێژی پێشوو و مامۆستایانی گرێوە سیاسان کە لە ستۆدیۆ جیاجیەکانی کوردستان 24 لەم بەرنامەیە لەگەڵتانن. لە ڕاستی دەمەوێت تیشک خەمە سەر چەند خاڵێکی گرنگ. خاڵی یەکەمەوەیە دۆخی مامۆستایانی وانەبێژ بەر لە کابینی نوێم زۆر خراپ بوو. جەنابی سەرۆک وەزیران لە ساڵی 2021 فەرمانی کرد کە چیمان پێکرێ بۆ مامۆستایانی وانەبێژ دۆخیان باشترکەین. ئەوە بوو لەسەر فەرمانی بەڕێزیان ڕاستپێڕاین، دیوانی ئەنجومەنی وەزیران، نووسینگەی بەڕێزیان و وەزارەتی دارایی و وەزارەتی پەروەردە ڕێنمایی ژمارە 14 ساڵی 2021مان نووسیەوە و ئەو ڕێنمایە چۆوە قایە کوردستان و کاری پێکرێت. پێش کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مامۆستای وانەبێژ 200,000 150 250 لە ڕۆژانی پشوو ئەگەر پشوو بواە پارەیان بۆ خەرج ناکرا و دۆخێکی زۆر زۆر خراپیانە بوو. تەنانەت مانجی سێ هەبوو مامۆستای وانەبێژ وێنەیە و پارانەی گرتۆ بۆ ئێمەی ناردۆ 16,000 وەگرتۆ 24,000 ناری وەگرتو. جەنابی سەرۆک وەزیران لەم کابینەیە ئەم دۆخە بڕیاریدا باشی بکات بە دوو قۆناغ. قۆناغی یەکەم ڕێنمایی ژمارە 14مان دەرکرد و پارەی مەقتوعی بۆ مامۆستایانی وانەبێژ بڕیەوە. بەڵێ ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو کە پارەکە تا 400,000 دینارە ڕۆ. خاڵی دووهەم ئەو هەموو گرفتانی کە دروست کرابوون بۆ بواری دارایی و ئاوری لە هەرێمی کوردستان و فشار و گەمارۆکان ئەو دەرفەتەمان هەبوو تەنها بتوانین لەو کاتە دۆخەکەیان بە پارەی بڕاوە بە مەقتوع باشتر بکەین. پاشان لەسەر فەرمانی جەنابی سەرۆک وەزیران ئێمە کە مستحقاتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و مامۆستایانی هەرێمی کوردستان بڕیار درا لەلایەن حکوومەتی فیدرالیەوە کە خەرج بکرێ و ئەمە مافی هەموو فەرمانبەرێکی هەرێمی کوردستانە، لەسەر فەرمانی جەنابی سەرۆک وەزیران ئێمە چووینە بەغدا، دوو جاریش چوین و بەڕێز محەممەد شیاع سوودانیشمان بینیەوە، لیستی هەموو مامۆستایانی وانەبێژ و نووسراوی ئەنجومەنی وەزیرانیشم پێشکەش کردووە و هەروەها بە بەڕێز وەزیری پەروەردەی عێراقی فیدرالیشمان پێشکەش کردووە. دکتۆر قسانە تاوکەم من پرسیارێکەکەم دوایتر درێژە بە قسەکانە بەچووکەش کتابێکی وەزارەتی دارایی حکوومەتی عێراقیە ئەڵێ ئێمە پارە خەرج ناکەین بۆ مامۆستایانی وانەبێژ، ناوی ئەوان لا ئێمە نییە. دەمەوێت باسی هەوڵەکان بکەم بۆیە بە تەسەلسولەکە قەتع نەبێ. دوای کە چووینە بەغداد پێماوتمان ئەمە مستحقاتی خەڵکی کوردستانە، ئێوە 350,000 مامۆستای خۆتان لەوانەبێژەوە کردە گرێبەست و کردوتانەتە هەمیشەیی. بۆچی دەبێ بەستەعینات بۆ خەڵکی ئێمە نەبێ، بەس خەڵکی ئێمە مەحروم بێ و ئەمانەش مامۆستان و خزمەتەکەن لە کەرتی پەروەردە و ئێمە لە ماوەی ئەو چەند مانگە لە مانجی 4ەوە هەتا ئاگا بە مانجی 8 ناوەڕاستی مانجی 8 لە متابعەی بەردەواما بووین بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت. بەغداد چه وەڵامێکە دات؟ هەموو قسانی کە دەڵێن بەغداد ئەم کاری کردووە دوورە لە ڕاستیەوە و ڕۆژی 4 هەشت بە واژۆی طەیف سامی وەزیری دارایی عێراقی فیدرال کە ناردوێتی بۆ پەرلەمانتارێک و بۆ ئەمانەی عامەی مەجلیسی وزەرا ڕەتی کردوێتەوە هیچ جۆرە تەعینێک بە عەقد یان بە تەعینی دائیمی بۆ مامۆستایانی وانەبێژی هەرێمی کوردستان بکرێت. نووسراوەکە لە 4 هەشت واژۆی طەیف سامی لەسرە، دەتوانین لە سۆشیال میدیاش هەیە، دەتوانین وێنەشتان بدەینێ پاشتریش نووسراوەکە دابنێن. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە دیداری جەنابی سەرۆک وەزیران داوای دیداری جەنابی سەرۆک وەزیرانیان کرد. جەنابی سەرۆک وەزیران
گرنگجی بۆ کەیسی مامۆسا هەیە بەڕاستی وە گرنگجیشی بۆ کەیسی پەروەردە هەیە هەموو ئینجازاتانی لە کەرتی پەروەردە بەدەستمانێنەوە پشتیوانی و پاڵپشتیکارەکەی جەنابی سەرۆکوەزیران ئەم بەڕێزانە و هاوڵەکانیان کە دەکەس بوون بە نوێنەتی مامۆسایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان چوونە دیداری جەنابی سەرۆکوەزیران دۆخەکەمان بۆ جەنابیان باس کرد و بەشێک لەو بەڕێزانەی کە ئێستا لەسەر شاشن ئەوانیش قسەیان کرد جەنابی سەرۆکوەزیران چەند خاڵێکی گرنگی بۆ باسکردن ڕۆیای خۆی بۆ مامۆسا بۆ پێگەی مامۆسا باس کرد و لە هەمان کاتیشا بڕیاریدا لەو کۆبوونەوەیە فەرمووی کە وەکو مژدەیەک وەکو هەواڵێک وەکو هەرچیەک لە زاری منەوە بیدەن و هەموو مامۆستایانی وانەبێژی هەرێمی کوردستان دانەمەزراو دەکەینە مامۆسای گرێبەست ئەو داواکاریش ئەوە بوو کە ئەو بەڕێزانە کە حەدی ممکن بۆ لە ئێستاە و بەڕێزانە لە جەنابی سەرۆکوەزیرانیان داوا کردو ڕۆژی 28 جەنابی سەرۆکوەزیران واژۆی کرد لەسەر بە گرێبەستبوونی هەموو مامۆسایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان بیمافیها ئەوانەی وەزارەتی خوێندنی باڵاش کاوانی ژمارەیەک مامۆسای وانەبێژیان هەیە بۆیە ئەم بڕیارە بڕیاری خودی جەنابی سەرۆکوەزیرانە و ئێمە لە ماوەی 4 مانگ و 10 ڕۆژی ڕابردوو لەگە بەغدا بەردەوام بووین هەمیشە ڕەتیان کردوتەوە هیچ کاتێک ئامادە نەبوون لە کاتێکە لەم چەند ڕۆژە تەعینیان کردووە بەڵام بەنەس هاتووە ئیسینا دەکەنە سەر هەندێک مادە لە قانونی موازنە دەڵم بۆ ساڵەکانی 2023 2024 2025 2026 ناتوانین تەعینیان کەین ناتوانین عەقدیشیان بۆ بکەین بەنەس ڕۆژی 4/8 واژۆی بەڕێز وەزیری دارایی عراقی فیدرالی لەسرە ئەمە غوبنە ناداتپەروەریە بەرامبەر بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەرامبەر بە مامۆسایانی هەرێمی کوردستان ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە هەمومانەوە حەقیقەتە بڵێن ئەوەی کە ئەم کاری کردووە جەنابی سەرۆکوەزیران بۆ دەمەوێت خاڵی ئیزافە بکەم خاڵی دووهەم دەوڵەت هەیە لەم دەوروبەرەی ئێمە کە من ڕەنگە پێم خۆش نەبێ ناوبێنم لەبەرەوەی لە مەوقعی مەسئولیەتە بەڵام ئیستیقراری ئەمنی هەیە جۆرێک لە ئیستیقراری ئیداری و داراییشی هەیە 2 ساڵە توانیوەتی 6,000 مامۆسا بە عەقد تەعینکە ئەم بڕیارەی جەنابی کاک مەسرور بڕیارێکی زۆر مێژووی بوو و بۆ خزمەتی ئەم گەنجانەی نیشتیمان بوو حەق نییە هیچ کەسێک ڕێگە بە خۆی بدا پێی ناخۆش بێ پێی سەغڵەت بێ بەڕاستی لەمسێکی ئەم بابەتە دەکەین کە جۆرێک لە سەغڵەت بوون و جۆرێک لە ناڕەحەتی هەیە بەڵام حەق نییە هیچ کەس پێی ناخۆش بێ خزمەتی ئەو گەنجانە دەکرێت ئەو گەنجانە مامۆسا بوون شیاوی ئەوەن تەنانەت جەنابی کاک مەسرورەوە بە خۆیان لێرە حزوریان هەیە لە کۆبوونەوەکە وتی ئەمە هیچ منەت نییە لەسەر ئێوە واجبی ئێمەیە کە خزمەتی ئێوە بکەن و منیش خۆم بە خزمەتکاری مامۆسایان دەزانم خاڵی کۆتایی دەمەیە باسی بکەم مێژووی هەموو پەروەردە بێنەرەوە لە کوردستانە لەم کابینەیە 5,088 مامۆستا لە گرێبەستەوە کراونەتە هەمیشەی 38 نزیکەی 38,000 مامۆستا وانەبێژ کراونەتە گرێبەست کۆی گشتیەکەی دەکاتە نزیکەی 43,000 مامۆستا بە فەرمانی جەنابی کاک مەسرور ڕاستەوخۆ 43,000 مامۆسای کەرتی پەروەردە سوودمەند بوون لەو بڕیارە گرنگ و مێژویانە ئەمەش هەم بۆ هەرێمی کوردستان بڕیارێکی گەورەیە هەم بۆ کەرتی پەروەردەش بڕیارێکی گەورەیە بڕوات بێ ڕۆژی 25 مانگ کە هەواڵەکە بڵاو کراوەتەوە ڕەنگە لەو بەڕێزانەش بپرسی دەتوانم بڵم هەزاران نامی دەستخۆشیمان بۆ هاتووە لە ڕێگەی ئێمەوە بۆ وەتسئاپ بۆ مەسنجەر بۆ جەنابی سەرۆکوەزیران خەڵکێکیش نامەی دەنارد کە پەیوەندی بە وەزارەتی پەروەردەش نەبووە وانەبێژیشی نەبووە بەڵام دەیوت ئەو بڕیارە خۆشی خسۆتە ناو بازار خۆشی خسۆتە ناو هەموو خانەوادەکان چونکە ئەم گەنجانە خەڵکێکی مستحقن و کاک مەسروریش بڕیارێکی جەریئانە و دادپەروەرانەی بۆ ئەم بەڕێزانە داوە بەڵێ دکتۆر تۆکو باس کرد جۆرە قەڵزبوونێک پێ ناخۆشبوونێکێ بەم بڕیاری سەرۆکوەزیریان مەسرور بارزانانی هەندێک میدیای ناوخۆی کە سەردەمانی خۆیان کردبوو بە نوێنەری مامۆستانی وانەبێژی ئەو کاتە و گرێبەستی ئێستا خۆیان کردبوو بە دەمڕاستیان پێیانەوت حکومەتی هەرێمی کوردستان هیچیان بۆ ناکات ئێستا خەریکە ئەمەشی کە حکومەتی هەرێمی کوردستان کردوێتی دەیدا بە حکومەتی عێراق و وەزارەتی دارایی عێراق ئەمە بۆ ئەکرێت لە پای چیکەن ئەمە من نازانم ئەو ئەجەندەیە چێ لە پشتیەوە بابەتانە بەڕاستی و ناشمێ زۆر گرنگیشی پێ بدەم بەڵام من تەنها ئەو قسەیە دەکەم دەڵم حەق نییە هیچ کەسێک قەڵز ببێ یان ئێمە هەستکەین کە بە جۆرێک لە جۆرەکان قەڵسە بەوەی کە مامۆستایانی وانەبێژ یەم وڵاتە 38,000 عایلەیە 38,000 گەنجە هەیانە 10 ساڵە هەیانە 12 ساڵە 8 ساڵە مامۆسایەتیەکەن معاناتیان هەبووە جەنابی سەرۆکوەزیران ئەوە بەڕێزانە بۆ خۆیان هەمویان لێرن لیان بپرسن
جنابی سەرۆکوەزیران زۆر بە وردی گوێی لە معاناتەکانیان گرتووە ئەوەی ئێمەش پێمان کرا لەوێ معاناتەکانمان خستۆتە ڕوو و لە نزیکەوە ئاگای لێ بووە کە دۆخی مامۆسایانی وانەبێش چییە بۆیە ئەو بڕیارە گرنگە لەو کاتە دراوە خەڵکی دیکە چی دەڵێ ئەوان من ناتوانم تەفسیریان بۆ بکەم بەڵام ئێمە گرنگ بەلامانەوە ئەوەیە یەک ئەو کارەی جەنابی کاک مەسرور کردوێتی منەت نییە کاک مەسرور خزمەتکاری خەڵکە ئەمە خاڵە ئەساسیەکەیە چونکە نابێ شت بکەینە منەت بەسەر خەڵک بەڵکو کاک مەسرور ئەو بەڵێنەی کە داوێتی خزمەتکاری خەڵک بێ بەفیعلی خزمەتکاری خەڵکە دوو واجبیشمانە نەهێڵین ڕاستیوم ببێ ئەگەر خەڵکێک بێوێ ئەم کەیسە بەلا ڕێدا ببە ئێمە واجبمانەکە ئەم تەوزیحانە بدەین کە ئەمە جەنابی سەرۆکوەزیران ئەم بڕیارەی داوە و جەنابی سەرۆکوەزیران بڕیارەکەشی بڕیارێکی گرنگ بووە و دڵی ئەم گەنجانەی خۆش کردو جۆرێک لە ئیستیقراری نەفسیشی بۆ دروست کردوون و جۆرێکیش لە ئومێدی بۆ دروست کردوون و بوژانەوەیەکشە بۆ کەرتی پەروەردە دکتۆر دەچمەلای میوانەکانشم بۆی قسان لەگەڵ کەم سپاس بۆ تۆ بەڕێز محەممەد کەلەمار لە سلێمانی کە بەڕێستان نوێنەری مامۆسایانی وانەبێژن لە سلێمانی سەرەتا دێمە لای بەڕێستان دەمێ بزانم ئێوە ئەو کاتی پێشەوەی سەرۆکوەزیران ئەم بڕیارە بداتەوە لە سەرەتاکانی ناڕەزایی دەربڕینتان و ئەو دۆخەنە هەمواری کە پێ تێپەڕین چوونە بەغدا ئەگەر چوون دەوێت چیان پێوتە بەڵێ زۆر زۆر سپاس بۆ ئەم کاتی کە بە پرۆسەی پەروەردە و بە مامۆسایانی گرێبەستان بەخشیوە وەڵاهی من یەک جملەی بەڕێستان پێم خۆشە کەمێک پێداچوونەوەی بۆ بکەم ئەویش وەکو نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ لە سلێمانی ئەمە ئەوە بڵێم هیچ گروپێک و هیچ دەستەیەک و تەنانەت هیچ ئەنجومەنێکی مامۆسایانی ناڕازیش گزارش ناکەن لە بۆچوونی مامۆسایانی وانەبێژ بەڵکو مامۆسایانی وانەبێژ خۆیان نوێنەری سربەخۆ و نوێنەری خوێندەواری خۆیان هەیە کە پەروەردەیانە ماواقعی هەرێمی کوردستان ئەخوێننەوە ئەوە بزانم فەرمووتان لەگەڵ کاک دکتۆر هەندێک گروپ لە ناو خۆپیشاندانەکەەوە بەرگریان لە مامۆسایانی وانەبێژ باسی میدیان کرد خۆیان کردووە بە دەمڕاستی ئێوە دەسەیەکەین کە بەڵام کردووە بەڵام ئێستا بڕیاری سەرۆکوەزیران بۆ ئێوەی داوە یەکەم بەی وەزیری دارایی ئەجامەوێ بەڵێ جا من مەبەستم ئەوەیە ئێمە قسەکە لە خۆمانەوە وەربگیرێ زۆر زۆر باشە ئەوان ئەگەر ئەجەندایەکی خۆیان هەبێ یان بەرمان بۆ داڕژاو بێ بۆ خۆیان هەر چۆنی قسە بکەن لە ڕاستیدا ئێمەین کە دوجار نوێنەری مامۆسایانی وانەبێژین و پەروەردەیانە سێری ئەم بڕیارە ئەەکەین جا ئەنجا پرسیارەکەت بمبەخشە بیڵێیتەوە سپاس دەکەم پرسیارەکەم ئەوە بوو وتم ئێوە لە ماوەکانی ڕابردووە چوونەتە بەغدا بۆ دەگەیاندنی داخوازیەکانتان بە حکومەتی عراقی ئەگەر چوون چیان پێوتون لێ دەست خۆش بەڵێ ئێمە دوو جار چوینەتە بەغداد جاری یەکەم بۆ کۆبنەوە لەگەڵ وەزیری دارایی عێراق چوین و من خۆم لە کۆبنەوەکە حزوورم هەبوو داوامان کرد کە تەخسیسی مالی بۆ مامۆسایانی وانەبێژ بکەن و داوامان کرد کە ئێوە ئێستا داهاتی حکوومەتی هەرێم لەدەستی ئێوەیە و واجبی ئەخلاقی و ئیداری ئێوەیە کە ئەم تەخسیسە بکەن هەتا من هاوڕەکانم مەزانن بەشێک لە تووڕەبوونیشم لە کۆبنەوەکە توش بوو کە ئێمە کادری پەروەردەین و حەقمان نییە بەسەر هەر لێک تێنەگەیشتنێکە لەگەڵ هەرێمە هەتانە پێویست ئەم تەخسیسە بکەن جەنابیان وتیان ئێمە قەراری مەحکەمەی ئیتیحادی شمولی مامۆستایانی وانەبێژ ناکە ئەوە دەبێ ئەرکی هەرێمی کوردستانە خۆیان ئەو بابەتە چارەسەر بکەن دوایەوە هاتین لە پەرلەمان داوای مناقەلەمان کرد لەگەڵ ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانە کۆبووینەوە لەگە سەرۆکی لیژنەی داراییە کۆبووینەوە ئەوەی کە لەوێ بیستمان تەنها تەعاتوفێکی شەفەوی بوو بۆ مامۆستایانی وانەبێژ کە بەڵێ ئێمەش لەگەڵ بابەتەکەتانین بەڵام کاری جددی نەکرا لە ڕاستیدا من ئەخلاقیانە ئەم قسەیەکەم کاری جددی لە بەغداد نەکرا بۆیە ئێمە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە بەردەوام لە پەیوەندیدا بووین بەڕێزیان بەڵێنیاندا ئەگەر ئێمە بە تەواوەتی ناومێت بووین لەو تەخسیسە مالیە لە بەغداد ئەو کاتە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان لە داهاتی خۆیان ئەم مامۆسایانە ناومێت ناکەن و بە گرێبەستبوون شادیانەکەن و ئێمە هەتا 2 هەفتە پێش ئێستاش ئەم بڕیارەی بەڕێز وەزیری پەروەردە لە مێشکمان هەبوو و متمانەمان هەبوو لە ڕاستیدا بە بڕیارەکە
وفعلا لە دیدارێکیشدا خۆشببختانە ئەم بڕیارەدرا کە دڵی 38,000 خێزانی ئەم وڵاتە خۆش کرا بە سوپاسەوە و دەشمەوێت ئیزافەیەکی تر ئەگەر ئیزنم بدەی بە کورتی ئەوەی کە لێرە داماوەتەوە کە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردەش باسمان کرد بەشێک لەم مامۆسایانەی کە بە بۆنەی کەمبوونەوەی بە شەوانەکانیانەوە دوور خراونەتەوە کە بەڕاستی تەنها خەمێکی ئەم قۆناغە لە دڵی نوێنەرانی مامۆسایانی وانەبێژ و تەسەوڕەکەم لە دڵی بەڕێز وەزیری پەروەردەش ئامابێ ئەو مامۆسا لادراوانە ئەگەر جەنابی وەزیر هاوکاریمان بکات ڕوونکردنەوەیەکی سەدحیش بێ پێیان بدرێ بۆ دڵخۆشبوونیان و ئەگینا تەواوی ئەم بابەتە ئێمە لە زاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بیستومانە و بەڕێزیان بڕیارەکەیان دەرکردووە خۆ ئەگەر بەغداد بیکرد باە ئەوە نورون عەلا نور بۆ خۆی بەڵام نەخێر ئێمە لەوێ بیسمان و دواتر تەرخانەدارایەکەی ئەگەر بە فەرزیش بچێتەوە سەریان واجبیانە فەزیلەتێک نییە کە ببەخشرێ بەڵکو دەبوو بکرێ بەڵام بەڕز محەممەد کەمالێستا خەمو نیگەرانیەوە دەرەنجامێکی خەمو نیگەرانیەوە بە کورتی چیە بۆی بە وەزیری پەروەردە بڵێن با بەڕز دکتۆر ئالان بڵێن یا خۆشی گوێی لێبێ با وەڵامە باتەوە بەڵێ وەڵاهی ئەو خاڵی باسم دەستت خۆش بێ طبعا ئەمەی کە لێرەوە ئێڵێم مانە ئەوە ناگەێنێ کە ئێمە من حتا لەگەڵ ئەم ئێوارێژ لەگەڵ جەنابی کاک دکتۆرا لەسەر خەت بووین لەسەر بابەتی دیکەی مامۆسایان یەکێک لەوانە ئەوانە بێژانەی کە ژمارەیەکیان دوور خراونەتەوە بە بۆنەی پشووی ڕۆژانی شەممە و هەروەها لەدایکبوونی مناڵەکانیان و ئەو بابەتانە کە بەڕاستی هەیە 7 ساڵ بە 8 ساڵە وانە بێژی کردو ئێستا دوور خراوەتەوە بە ناچاری خۆی نەویستوە خاڵێکی تر بەڕێوەبەری گرێبەست کە ئیمتیازاتەکانی چی دەبێت لە گرێبەستیە خاڵێکی تر کە زۆر گرنگە خوێندنی بڕوانامەی باڵا ماستەر و دکتۆرا کە بۆ مامۆستایانی گرێبەست بەڕاستی پێویستە بکرێتەوە هەروەها ئاخیر خاڵ جێگۆڕکێ کە مامۆستایەک زەواجەکە بتوانرێ وەکو مامۆستایانی دامەزرا ئەو مافەشی بۆ دابین بکرێ ئەمانە وا دەکەن کە ئینشاءالله پرۆسەی خوێندنی ساڵی ئایندا بە پرۆسەیەکی سەرکەوتوو دەست پێ بکە و ئێمەش پەروەردەیانە خەریکی پیشەی خۆمان بڵێ دکتۆر ئەگەر بە کورتی وەڵامی داخوازەکانی بێتەوە خاڵەکان لە ڕێنمایی دارایی 2009 ڕێک خراون بۆ بابەتە ئەو خاڵێ و مامۆسایانی کە مەسەلەن هەیە 5 ساڵ پێش ئێساوانە بێژوە بەڵام دوورخڕکارێک لە هۆکارانی مامۆستا محەممەد فەرمووی شوێنەکەی خۆی بەجێهێشتووە یان میلاک هاتوۆتە جێگەی ئەمە پێماوەتون کاوانە هەمویان داتابێسێکیان بۆ دروستەکەین لە ئایندە کەرتی پەروەردەکە پێویستی بە هەر مامۆسایەکە بێ لە چوارچێوەیە مامۆسایانە ئێمە هەڵیانە بژێرین و ئەم بابەتە دێنینەوە وەزارەت بۆ لای خۆمان و ئەو داتایانە هەمویان وەردەگرینەوە بەڵێ لەبارەی امتیازاتی بەڕێوەبەری گرێبەست و هەموو خاڵانی کە بۆ فەرمانبەرانی گرێبەست لە ڕێنمایی ئاماژە پێکراوە لە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی پێکراوە ئێمە بە جۆرەیە و ڕێنمایانی وەزارەتی دارایی کارەکانەکەین و هەر مامۆسایەکیش کە لەو ئەسنایە لە کاتی وانە بێژەکەی ماستەر یان دیبلۆمی باڵاشی بەدەستهێنابێ ئێمە ئاگاداری پەروەردەکانمان کردوێتەوە کە دوایین بڕوانامەیان بۆ بنووسری بە کورتی ئەوەی خزمەت پێ بکرێ ئێوە بۆ مامۆستایانیەکەن بە دڵنیایی ئەوەی کە بکرێت جەنابیان دەزانن یعنی هەموو بەڕێزانی کە لێرن ئەوەی کە لەوە دەست وەزارەتی پەروەردە بێت و دەدەست حکوومەتی هەرێمی کوردستان بێت درێغیمان نەکردووە بۆ کەیسی مامۆسایانی وانە بێش بەڵێ بەڕێز جەزا شێخانی لە ستۆدیۆکانی سلێمانی لەگەڵماندا جەنابتان ئەویش نوێنەری مامۆستانی وانە بێژن من دەمێ ئەو پرسیارەش لە بەڕێستان بکەمەوە بۆ هەندێک میدیای ناخۆیی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردووە خۆیان کرد بۆ دەمڕاستی مامۆستایانی وانە بێژێ و کات و گرێبەستی ئێستا پێیان وا بوو ئەوان خەمخۆری ئێوەن دەنگی ئێوەن و باسییان داوا کرد هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان هیچ بۆ ئێوە ناکات ئێستا کە سەرۆک وەزیران و بە هەوڵی بەڕێز وەزیری پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئالان بڕیارێکی گرنگ لە بەرژەوندی مامۆستایان دراوە بۆ دایانەوێت دیسان ئەم بڕیارە بگەڕێنەوە بڵێن وەڵاهی وەزیری دارایی عراق و وەزارەتی دارایی عراق و حکوومەتی عراقە قسەیەوە چییە بۆیان؟ سڵاوتان لێ بێ شەوتان باش بە هیوام هەموو لایەک باش و تەندروست باش بن کا کۆماروەڵا ڕێگەم بدا جازەم بدا لە ڕێگەی ئەم ستۆدیۆیی بەڕێستانەوە پیرۆزبایەکی گەرم لە 38,000 مامۆسای وان بەرزی مامۆسایی بەڕێزی وانە بێژ بکەم نازانم من چی ئەنجێدایەکی سیاسی لە پشتی ئەم کارانەوەیە بە جددی ئەم بۆتە جێی پرسیار لای هەمومان ئێمە لە چوارچێوەی کاری پەروەردەییماندا لە چوارچێوەی کاری نوێنەرایەتیماندا
هێندەی مسقالێک ئیشمان بە سیاست نییە بە جددی یعنی کاری ئێمە کاری پەروەردەیە ئیدی ئەمە بابەتێکی گرنگ نییە بە نسبەت ئێمەوە خەڵکی چۆن ئەم بابەتە چاواشە ئەکەن چۆن ئاراستەی ئەەکەن چۆن لێکی ئەدەنەوە ئەم کەیل و بەینا بە جددی لای ئەمەش بۆتە مای دڵگرانی بەڵام ئەوەی گرنگە ئێمە 25/8/2024 لە خزمەتی جەنابی سەرۆک وەزیران بووین هەر یەکسەر و بەبێ هیچ سانسۆرێک بڕیاری دامەزراندنی سەرجەم مامۆستایانی وانەبێژی دا بەبێ هیچ جیاوازیەک ئەمە بە جددی بۆ تەمای دڵخۆشیمان من دەپرسێم هەندێک لایەن پێیان وایە کە ئەم بابەتە بابەتێکی ئەیانەی بێن بە ئاراستەیەکی سیاسیدا بە جددی ئەمە مای دڵگرانی ئێمەیە من ئەمەوێم ستودیی جەنابتان بەوە بەکاربێنم دەپرسێن هەندێک کتابی وەزاری بڵاو بووەتەوە گویان دەستکەوتی حکومەتی ناوەندە دەپرسم پێش فەرمانەکەی جەنابی سەرۆک وەزیران پێتان ئەڵێن ئەم کتابانە لە شوێ بوو بۆ ئاراستەی خەڵکتان نەکرد بۆچی هاتوون لە دوای فەرمانەکەی جەنابی سەرۆک وەزیران ئەم کتابانە بڵاوەکەنەوە بە جددی ئەمە شێواندنی بابەتەکەی هەست دەکەین بابەتەکە و کەیسەکە بەلا ڕێیا براوە بۆ زانیاری بەڕێستان هەروەکو چۆن کاک دکتۆر ئاماژەی پێکرد کە لە 4/8 ئەو کتاوە داواکە وەدانی پیا ئەناکە ئەڵێ ئەمە هیچ شتێک بۆ وانەبێژان هیچمان پێ ناکرێت و پاشان کتابێکی تر لە 4/7/2024 بە ئیمزای تەیب سامی وەزیری دارایی حکومەتی عێراق دیسانەوە بابەتە ڕەدەکاتەوە هیچیان پێ نییە و نوێنەرانی بەڕێزیان لێرن کاک محەممەد و کاکاروخ پێم وا بێمانە سەردانی بەغدایان کرد بە ئەترافی خۆیان هیچیان لێ سەوز نەبوو هیچیانش دەست نەکەوت و بە ناچاریش گەڕانەوە کە ئەماد خۆزگا بکرابە بەڵام کە نەکرا ئەم دێگلایەن ئەمەیان تەسەورەکەین ئاراستەکە وایە کە بیکەن بە دەستکەوتی خۆ بەڵام نا مامۆسایانی وانەبێژ و جوانتر بڵێ مامۆسایانی گرێبەست زۆر باش لەو بابەتە حاڵی بوونە کە ئەمە دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە دەستکەوتی ئەم حکوومەتەی خۆمانە شانازی پێوە ئەەکەین پرسیارێکت کرد مافەکانی مامۆستایانی گرێبەست چییە حەزەکەم لەم کناڵی جەنابتانەوە ئاماژەی پێ بکەم بۆی مامۆستایانی بەڕێزی گرێبەست بەرچاویان ڕوون بێ کاک کۆمار یعنی بە جددی ئەبوو دەبێ بپرسین ئەو کاتێک کە ئێمە وانەبێژ بووین چی بووین ئێستا چین بەڵێ لە حاڵەتی ئێستاە بەپێی ڕێنمایی ژمارە 10 ساڵی 2019 فەرمانبەری گرێبەست ئەم مافانەی هەیە وەرگرتنی مۆڵەتی ئاسایی بۆ ماوەی 30 ڕۆژ لە ساڵێکدا بە جددی ئەمە خاڵێکی گرنگە وەرگرتنی مۆڵەتی نەخۆش بۆ ماوەی 8 ڕۆژ لە ساڵێکدا و لە حاڵەتی پێویستی بەپێی راپۆرتی پزیشکی بۆ ماوەی 15 ڕۆژ دەبێت لە ساڵێکدا خاڵی سێەم مۆڵەتی لەدایک بوونمان هەیە بۆ ماوەی 21 ڕۆژ بە موچە خاڵی چوارەم مۆڵەتی دوای لەدایک بوونمان هەیە بۆ ماوەی 51 ڕۆژ خاڵی پێنجەم پاش کۆتاییاتنی مۆڵەتی لەدایک بوون دەکرێت ڕاستەوخۆ بۆ ماوەی 2 مانگ بە مۆڵەتی نیو موچە خاڵی شەشەم وەرگرتنی مۆڵەتی بێموچە بۆ ماوەی 1 مانگ لە ساڵێکدا خاڵی حەوتەم هەڵگری بڕوانامەی بەکالێرۆس 4 ساڵی بە موچەی 500,000 و خاڵی هەشتەم و کۆتایی هەڵگری بڕوانامەی دیبلۆم پەیمانگا بە موچەی 400,000 دەمەوێت ئەوە بڵێم کار بەڵە بەڕێز یانی بە جددی تکاکەم تکایەکی برایانە تکایەکی پەروەردەیانە ئەم بابەتە تکایە بەلا ڕێیان بن ئەم دەستکەوتی حکوومەتی هەرێمی کوردستانە و هیچی تر بەڵێ بەڕێز جەزا شەخانی سوپاس بۆ ئێوە چمەلای بەڕێز دیارە حوسنی نوێنەری مامۆستانی وانەبێژ لە بادینا لە ستودیۆکانی دۆ کە لەگەڵماندا بەڕێز دیارە حوسنی سڵاوتان لێ بێم کاتت باش ئەگەر ئامارێک ژمارەیەکی لە بەردەست بێ پێم بڵێ لە سنۆری ئێوە لە بادینان و لە دهۆک دەوروبەری چەند مامۆستای وانەبێژ بوون بە گرێبەست واتە چەند کەس چەند خێزان لەم بڕیارە گرنگەی سەرۆکوەزیران سوودمەند بوون gelek spas bû vê derfeta Kanalê 24 silav li hemî heval û Cenabê Wezîrê amade bûye carê berî ez behs li amarê bikim ka çend kes mifadar bûyne ji evê biryara Cenabê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê Rêzdar Mesrûr Barzanî rastî eva dihête gotin ku Bexda ev kare encam daye yan jî bêjin ev destkeftê bû Bexda bihête hejmartin ئەvە شاشiyeke tê tekirin û em dixwazin ev çenda henê berev babetekî siyasî ve neçitin ji ber ku
پێشتر بەریا چەندین ڕۆژە بەری بڕیاە جەنابی سەرۆک وەزیران یان ji بەریا چەندین هەیڤە بەرسف ji بەغدا بۆ مەهاتیە کو ئەم نەدڕازینە ji دانانا مامۆستایان bi şێوازێکی girêbest لەوما 28 جنابê Serokê Hikûmeta Herêma Kurdistanê biryar li ser vê çendê daye û em vê destkeftê bi destskefta Hikûmeta Herêma Kurdistanê dizanin. Emma eva dêta gotin tinê cure têkdaneke ji layenên dîtir yan ji wan kesên nerazî. Ev xwe rastî da nerazî nînin ji ber ku eger tu temaşeyê babetê bikî şofêrên teksiya ji vî babetî keyf xweşin. Ev ne mamostan e û ev li kertê perwerdê da kar nakin. Hemî kes li vê çendê razî ne. Ev nisbet bi destkev ta Hikûmeta Herêma Kurdistanê ya wekî Cenabê Kak Cezay behs jê kirî. û em hemî ji rêkeftine ser vê çendê û em mewcûd bîn jî ku ev girêbestanê serdahatê Herêma Kurdistanê navxweyî da hatiye encamdan. Ev veşlayekî dîtir ve li Badînan li Duhok û Zaxo zêdetirî 14,000 wanebêjan mifadar bûyne ji vê biryarî û zêdetir jî û ji bilî wana ji xêzanên xwe ve mifadar bûyne. Ji layekî dîtir ve Kak Cezay teqrîben hemî behez jê kir ku ew mafên wana rastî da yaş hemiyê baştir ev navê henê sermera bûye navê wanebêj û nûke navekê baştir ku em hest bi mamostatiya xwe dikin. Em hest pê dikin ku em diristî mamostan e. Pêştir belkî curek bêqîmetiyek dûr evî navê hebî wanebêj. Hem dev civak yan ji dev qutabiyan. Ev navê henê serme rabûye bi şêwazê girêbest hat nedanan ev jêkiş destkeftê Hikûmeta Herêmê ne. Ez vê tiştî dibare bîjme ve erê wextê nerazîbûn ji layê Bexda ve hatiye dan û gotî em çi girêbesta nadanin. Ew ê nûket bêjin ev destkefteya Bexda ye ew li kî vebûn û boçî ewan hengê xwe bi vê biryara Bexda nerazî ke. Boçî nûke ev ê destkeftê bo layenê dîtir danin û demekî de ev destkefte ya Hikûmeta Herêma Kurdistanê ye. û pêştir ewana her ev kese bûn her ev layene bûn û her ev kenala bûn gazîde ji Hikûmeta Herêma Kurdistanê dikirin yan ji gazîde ji Wezareta Perwerdê dikirin ku me bikine girêbest niza ez tê nagehim. Girîne girêbest û evê destkeftê bo Hikûmeta Herêma Kurdistanê hesêb nakin. Rastî da ev destkefte ya Hikûmeta Herêma Kurdistanê ye û em şanaziyê ji vê destkeftê dibin û em zêdetir ji Hikûmeta xwe dixwazin înşallah dê zêdetir piştevaniya kertê perwerdeke. Bala spas bo bereziştan berez Diyar Husnî nûnerên mamosteyanî bêj li Badînan li Dok li Gelman dê berez Karax Abdullah nûnerî giştî mamosteyanê bêj li Çarxorna Slavtan lê bêt ئەو بڕیاری سەرۆکوەزیران لە بەرژەوەندی مامۆستایانی وانەبێژ کە کران بە گرێبەست چی لە دۆخی ژیانی ئێوەی مامۆستایانی گرێبەستە گۆڕێەوە چی لە دۆخی دەرونیتانە گۆڕێ کازانن ئێوەش ئێستا وەکو مامۆستایە کە ژمارەکرێن لە کەرتی پەروەردەیە. بەناوی خدای خاوەندە سەڵات سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵ 24 ڕێز و خۆشەویستمێ بۆ برای خۆشەویستم بەڕێز دکتۆر ئالان ڕێز و تەقدیرمێ بۆ هاوڕانی خۆشەویستم لە نوێنەران. هەڵبەتە ئەم بڕیارە بەر لە هەموو شتێک بەڕاستی جێگا ڕەزامەندی هەموو لایەک بوو. بێگومان سەرجەم مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان کە 38,000 سوپاس و پێزانیان هەبوو. باوەڕ دەکەم ئەمە ئێوارەیە بەر لەوەی بچمەنەوە تەفاسیلە معنی وانەبێژمان هەبووە کە کراوە بە گرێبەست لە تەکەوە هاتووە دەستکە گوڵی بۆ میهێناوە. یعنی مامۆستایانی وانەبێژ بەڕاستی نوێنەرەکان ئاگدارن بەردەوام دەستخۆشیان لێ دەکەن واسپازیان پێ و لە پێیجی گروپەکان لە کەناڵەکانەوە من بە پێچوانە دەبێن بەڕاستی ڕەزامەتی گشت لایەکە تەنانەت ئەوەی کە مامۆستای میلاکە و هاوڵاتیانە کە سوکاری مامۆستایانە هەموو سوپاس و پێزانیە دەستخۆشیە و ئێمە ژۆک و دەستەی نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ کە بێلایانە بەڕاستی ڕازگۆیانە سەرپەرشتی هەڵگری مەحاناتی ئەم چینن دەستخۆشمانێ بۆ سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کاتێکی گونجاودا بڕیارێکی بوێرانەی ئازانەیدا بۆ ئەوی مامۆستایان ساڵێکی ئیستیقراری دەرونی ساڵی نوێ خوێندن بچنە ناوەڵەکانی خوێندن ساڵی 2024 بوو سوێن بێتە ساڵێکی ئارامی. گرنگترین خاڵ بەڕاستی کە جێگای ئومێدا جێگای
دڵخۆشیە بۆ مامۆستانیوانە بێش ئەوەیە کە لە ڕووی نەفسی و لە ڕووی دەرونی سایکۆلۆژی و مرتاعن مامۆستان یعنی لەوە ڕزگاریان بوو بەڕاستی مامۆستایەکی میلاک بارە هۆکاری بێتە جێگان و ئیزافە بۆ قسەکانی هاوڕێی خۆشەویستم مامۆستا محەممەد کەمال کە بەڕاستی ئاماژەی بە چەند خاڵێکی گرنگدا کە بەڕێزیان ئۆزوریان هەیە دکتۆر ئالانی بەڕێز کە هەمیشە لە ناوماندا هەمیشە بەڕاستی 24 سەعات وەڵامی پەیوەندیەکان دەداتەوە ئەوەیە کە بەڕاستی کۆمەڵێک لە مامۆستامان هەیە لە مامۆستانی وابێ ساڵانی پێشوو کە بە پارە و موچەیەکی کەم خزمەتیان کردووە تەنانەت بە پارەی هێشتا مەقتوع نەبووە ئەوەی کە ساڵان بە بەشەوانە 18,000 دیناریان 20,000 دیناریان وەردەگرت ئەمانە 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵ خزمەتیان هەیە ئێستا بۆ هۆکارێک جە بۆی پشووی ڕۆژانی شەمەوە بێ یاخود بەهۆی هۆکاری گەڕانەوە میلاک رەخستنەوە میلاکەوە بێت ئەمانە لا دەراون کە ژمارەیەکی زۆر نی بەڕاستی ئەم بابەتانە چارەسەر بکرێت دڵنیام لەوەی کە دکتۆر ئالان و بەخەمە بم بابەتش لە کۆی پرۆسەکە کە گرنگە ئاماژەی پێدەم ئەم بڕیارە بڕیارێکی گرنگ بوو و بڕیارێک بوو جێگای ڕەزامەندی گژلایە بوو بێگومان وەکو مامۆستا محەممەدی هاوڕێم مامۆستا جەزا هاوڕیان ئاماژەی پێدا دەستێنێران ئێمە نوێنەری ڕاستەقینەی ئەم چینەی بەڕاستی کەس ناتوانێت لە دەروەوەی ئەم دەستەیە بڕیار لە چارونیسی مامۆستانی وانە بژدا چونکە بەڕاستی ئێمە لە ناو دۆخ و دەرونی ئەواندای چونکە ساڵانی زۆرە بەڕاستی مامۆستای وانەبێش لە قەلەقی و لە دڵڕاوکەیدا دەژێت بە مانگا بەڕاستی بۆ هۆی جێگای ئومێدی و دڵخۆشی 38,000 خێزان و گەنجی ئەم نیشتمانە بەڵێ سپاس بۆ بەڕێزیشتان بەڕێز دکتۆر ئالان دێمە لای جەنابتان وەسف و ستایشێکی زۆری بڕیارەکەیان کرد ئەم دڵنەوایی کە درا بە مامۆستایان چ کاریگەریکی لەسەر کەرتی پەروەردە هەیە بە دڵنیایی کاریگەری هەیە بەس بەر لە هەموو شتێک دەمەوێت پشگیری خۆم بۆ قسەی هەر چوار بەڕێز دووپات کەمەوە کە کارۆخیش لە کۆتاییە هەر گزارشتی لێکرێویژەوەیە خەڵک پێی خۆشە اینجا کەمینەیەک پێیان ناخۆشە پێی تۆزێک سەغڵەتن ئەوە گرنگ نییە گرنگەوەی بڕیارەکە جێگەی خۆی گرتۆ بۆمە ئەو جێگەی دڵخۆشی زۆرانێ لە حکومڕانی ئەمە بەسمانەوەی ڕەزامەندی خەڵک بەدەستبێنین و بتوانین خزمەتیان بکەین بەڕاستی و ئەوەش کە کراوە جەنابی سەرۆکی حکوومەت تەنها بۆ ئامانجە کردوێتی کە بتوانێت خزمەتی ئەو گەنجانەی و نیشتیمانە بکە الحەمدولیلا دەتوانم تەشید لەم خاڵاکەمەوە لەم هەموو دۆخی کە لە کوردستانە هەیە کۆرۆنا لێکەوتەکانی کارژێڕی دارایی ئابووری کۆمەڵایەتی فشار ڕێگەگرتن لە ڕۆشنی نەوتی هەرێمی کوردستان ئەو گەمارە و ئابووریانی لەسەر هەرێمی کوردستان هەبوو هەموو ئەم دۆخە 43,000 کەس کاگمەسرور بڕیاری بۆ دەرکردوون لە مامۆستایان لە ناو کەرتی پەروەردە کە هەموو بڕیارەکان لە بەرژەوەندیانە ئەمە خاڵێکی گرنگە ئەمە بۆ خۆی گۆڕانکاریشی زۆر گرنگە و پاڵپشتیشی زۆر گرنگی کەرتی پەروەردەیە بەڕاستی بەبێ هیچ مجاملەیەک ئێمە پێزانینێکی زۆرمان هەیە بۆ بڕیاران ئێوەڕێزیان و ئەوە توانیوێتی سوودی ڕاستەوخۆ بە 43,000 مامۆستا بگەیەنێ هەموو ئەم کارانەش کە کراون لە ماوەی ئەم کاوینەیە بۆ پشگیریکردنی و مامۆسایانە بوو ئەو مامۆستا بەڕێزانە پێشتر نیگەرانیان هەبوو قەلەقیان هەبوو مامۆسایەک بە هاتاتەوە جێگەیان دەبوو ئەمانە وازیان بهێنایە هەندێک جار لەواتچێ مامەڵەکانیان لەبەرەوەی ڕسمی نەبوون وەکو ئۆلیات و هیچ جۆرە یاسا و ڕێسایەکی دیاریکرا و لە ڕووی کارژێڕیش مامەڵی لەگەڵ ناکردن جۆرێک لە نیگەرانیان هەبوو ئەوەش حەقی خۆیان بوو کە ئەو نیگەرانیانیان هەبێ و ئێستا ئەم دۆخە گۆڕاوە بۆ بوونەتە مامۆسای گرێبەست و ئێمە بەڵێنیان پێدەین خزمەتیانەکەین ئەمڕۆ لە وەزارەتی پەروەردە بڕیارمان داوە ڕۆژی هەینی دەوام بکەین و نەڕۆینەوە ئەو لیژنەیە کە خۆم سەرپەرشتیەکەم بوو بۆ خۆشم حەزورمەوێت ئەگەر هەینی و هەروەها ڕۆژی شەممە حتا دوی شەویش کارمان کردبێ چاوەڕێکن لیستەکانیان بگەڕێتەوە پێنجشەمە دواوادایانە ڕۆشنەوە نییە بەو بەڕێزانە وتەکە لە لیژنەکان ڕۆشنەوە نییە ئەم هەینیە و ئەم شەممەیە ئەبێ پاداشتی ماندووبوونی و مامۆسایانە بکەین و هەروەها فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەتیش بەجێبێنین کە فەرمووی لە کەمتر لە 30 ڕۆژ من دەمەوێت ئەم بابەتە حەسم کراوێ و ناوەکانمان لە بەردەستاوێ هەمووی شەکانیان بۆ جێبەجێ بکەڵ بۆیە ئینشاءالله ئەوە پێمان بکرێ بۆ پشگیریکردنیان پێمان بکرێ بۆ خزمەتکردنیان دەیکین بەڵام دەمەوێت تەشید لەسەر خاڵێکی گرنگکەمەوە بە مەسئولیەتەوە قسەیەکەم بەداخەوە ئێستا ئەو مامەڵەی کە ئەکرێت بۆ دامەزراندنی فەرمانبەران لە حکوومەتی فیدرالی ئەو مامەڵە دادپەروەرانەیە لەگە هەرێمی کوردستانە ناکرێت ئەگەر ئەو مامەڵە دادپەروەرانە لەگە هەرێمی کوردستانە بکرێ بە تەنها لە ماوەی 1 ساڵە 350,000 مامۆستا بۆ کەرتی پەروەردە لە عێراقا دانراوە
ئەی مامۆسایانی ئێمە ئەی فەرمانبەرانی ئێمە و خەڵکێک لەلایەمە خاننشین بووە خەڵکێک مۆڵەتی بێموچەی هەیە خەڵکێک جۆرەکانی دیکەی مۆڵەتی هەیە بۆیە وەزارەتی پەروەردەش پێویستی بە پڕکردنەوەی و فراغاتانە هەیە ئەم مامۆسا بەڕێزانە ئێمە یەک دنیا سوپاسیانەکەین لە ڕابردوو وێڕای معاناتەکانیان کە شانیان داواتە بەرەوەی کە ئیدارەی ئەو دۆخە بدەن و ئەو فراغاتانە پڕکەنەوە و ڕۆڵی پەروەردەیی و ڕۆڵی فێرکاری خۆیان بنوێنن بەڵام هەموو ئەو بەڕێزانش دەزانن کە بەر لە کابینەی نوێم دۆخی مامۆسایانی وانەبێژ لە ڕووی دارایی هیچ باش نەبوو توانرا بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت بە دوو قۆناغ بگەینە ئەم دۆخە ساڵی 2021 کارێکی بۆ کردن کە مانجی 7 نیوە موچە وەربگرن و ئەگەر ڕۆژێکیش پشوو بوو هیچ پارەیەکیان لێ نەبڕێ و 21 ڕۆژ مۆڵەتی دایکایەتی 7 ڕۆژ مۆڵەتی ئاسایی هەندێک ئیمتیازات درابوو کە پێشتر نەدرابوو وامانە بە ڕێنمایی ڕێکخرا و ئێستاش بە گرێبەزبوونیانە و لە پرۆسایە لە جێبەجێکردنە بەڵێنی وەشیان پێدەین کە بە زووترین کات ئێمە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت کە لە کۆبوونەوە بە ئێمەی کرد وەکو وەزارەتی پەروەردە کە لە ماوەی 30 ڕۆژ ئێمە هەموو شتێکی بخێنە بەردەست ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئەو ئیجراعاتانە پاشانیتە ئیجراعاتەکان لە محافەزاتەکان بۆ خۆیان هەرێک و لە پارێزگای خۆی لەگەڵ دایرە معنیەکانی خۆیان ڕێکارەکانی خۆیان بەجێهێنن گرنگەوەیە ئەو گەنجانە مرتاحن لە ڕووی نەفسیەوە و گرنگەوەیە ئیستیقبالێکی باشیان هەیە بۆ ئەوەی کە بە جۆرێک لە مافەکانی خۆیان گەشتون شیاوی خزمەتی زیاترن ئەبێ هەمومان دڵمان پێی خۆش بێ داواکاری من پێشنیاری من بۆ ئەوەیە ڕێز لەو مامۆسایانە بگرن ئەوانە منداڵەکانی ئەم وڵاتەی ئێمەیان پەروەردە کردووە و سوودیان گەیاندووە بە خزم و بە کەس و کارمان پێویست ناکە کەس ناڕەحەت بێ بە گرێبەزبوونی ئەم بەڕێزانە پێویستە چەپکە گوڵی پیرۆزباییان بدرێتێ پێویستە پیرۆزباییان لێ بکرێ و من هەر لێرەشەوە پێشنیارەکەم بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە لە ناودام و دەستگا پەروەردەیەکانان و لە ئایندەش دراسەیەکەین لەگەڵکردنەوەی زەنجی خوێندن و دەوامی ساڵی نوێی تازە هەموو بەڕێوەبەر و ناوەندەکانی خوێندن بە گوڵەوە ئیستیقبالی ئەو مامۆساوانە بێژانە بکەن کە توانیوانە پرۆسەی پەروەردەی ئیدارە بدەن و بە مافێکی خۆشیان گەیشتون بیکەنە کەرنەڤاڵێک کە ئەوانە لە ڕووی دەرونیەوە ئارامن و خۆشبەختن. بەڵێ بەڕێز دکتۆر ئالان حەمەسای وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس لە استودیۆ ئامادە بووی. بەڕێز جەجا شەخانی نوێنەری مامۆستایانی بێژ لە سلێمانی هەروەها بەڕێز محەممەد کەمال نوێنەری مامۆستایانی بێژ لە سلێمانی کارۆخ عەبدوڵڵا نوێنەری گشتی مامۆستایانی وانە بێژ لە چوار قڕناوەڕەها بەڕێز دیار حوسنی نوێنەری مامۆستانی وانە بێژ لە بادینا لادۆکە لەگەڵماندا سوپاس بۆ ڕەموتان مادوونە بن دکتۆرێوەش سوپاس مامەدە بن.